بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان حميم والكتاب المبين چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە سوێن بەم پەیامە ڕوون و ئاشکرایە مەبەست قورئانە إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين بەڕاستی ئێمە لە شەوێکی بەفەڕ و پیرۆزدا کە شەوی قەدرە دامان بەزاندووەتە خوارەوە بێگومان ئێمە هەمیشە بێدارکەرەوەی بەندەکانمانین فيها يفرق كل أمر حكيم لەو شەوەدا هەموو کار و کردەوە و بەرنامەیەکی پڕ لە حکمت و دانایی لە یەکجیا دەکرێتەوە أمرا من عندنا إنا كنا مرسلين ئەمەش فەرمان و بڕیارێکە لەلایەن ئێمەوە بێگومان ئێمەش پێغەمبەران دەنێرین رحمة من ربك إنه هو السميع العليم ڕەوانەکردنی ئەم قورئانە ڕەحمەتی پەروەردگاری تۆیە بۆ ئادەمیزاد تا لە سەرگەردانی ڕزگاری ببێت بەڕاستی هەر ئەویشە کە بیسەر و زانایە بە هەموو شتێک رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين ئەو زاتە کە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی و هەموو ئەو شتانەیە کە لە نێوانیاندایە ئەگەر ئێوە دڵنیان و باوەڕتان هەیە لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين هیچ خدایەک نییە جگەل لەو زاتە دەژێنێ و دەمرێنێت پەروەردگاری ئێوەش و باو باپیرانی دێری نیشتانە بل هم في شك يلعبون لەگەڵ ئەم هەموو بەڵگە و نیشانە گەورە و گرنگانەدا خودانەناسان لە گومان و دوودڵیدا ڕۆچون و سەرگەرمی گەمە و یارین فارتقب يوم تأتي السماء بدخان مبين ئەوانە هەروە بەسەریانەوە ناچێت چاوەڕێ ڕۆژێک بکە کەد و کەڵێکی ئاشکرا بەری ئاسمان دەگرێت يغشى الناس هذا عذاب أليم هەموو خەڵکی دادەگرێتەوە بۆیە بەترسەوە دەڵێن ئەمە سزا و ئازارێکی بەئێشە وا ڕووی تێکردوین ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون بەناچاری دان بەدەسەڵاتی خودادا دەنێن و دەڵێن پەروەردگارە تۆ ئەم سزا و ئازارەمان لە کۆڵ بکەرەوە بێگومان ئێمە باوەڕدارین أنى لهم الذكرى وقد جاءهم رسول مبين تازە بەسەر چوو کەی بێداربوونەوە و ئیمانهێنانی ناچاری سوودی هەیە بۆتان چۆن و لەکوێ ئامۆژگاری وەردەگرن لە کاتێکدا پێغەمبەرێکی ئاشکرایان بۆ ڕەوانە کرابوو ثم تولوا عنه وقالوا معلم مجنون پاشان پشتیان تێکرد و وتیان فێرکراوێکی شێتە إنا كاشف العذاب قليلا إنكم عائدون ئێمە چاک دەتان ناسین هەر کەمێک سزا و ئازارتان لێ دوور بخەینەوە بێگومان دەچنەوە دۆخی جاران يوم نبطش البطشة الكبرى إنا منتقمون ڕۆژێک دێت هەڵمەتی گەورەی خۆمان بۆ تاوان باران دەبین و ئێمە بەدڵنیایەوە تۆڵە سێنەرین لە ستەمکاران ولقد فتنا قبلهم قوم فرعون وجاءهم رسول كريم سوێن بە خوددا
بەڕاستی ئێمە پێش ئەمان قەوم و هۆزی فرعونمان تاقی کردەوە پێغەمبەرێکی بەڕێز و میهرەبانیان بۆ هات أن أدوا إلي عباد الله إني لكم رسول أمين بفرعون و دار و دەستەکەی وت کە بەندەکانی خوددا بە من بسپێرن چونکە بەڕاستی من پێغەمبەرێکی ئەمین و دڵسۆزم بۆ هەمووتان وألا تعلوا على الله إني آتيكم بسلطان مبين خۆشتان بە گەورە دامەنێن لە بەرامبەر خودای بەرز و بەدەسەڵاتەوە بێگومان من بەڵگە و نیشانەی گرنگ و بەهێز و ئاشکرام هێناوە بۆتان وإني عذت بربي وربكم أن ترجمون من پەنادەگرم بە پەروەردگاری خۆم کە پەروەردگاری ئێوەشە لەوەی کە بەردبارانم بکەن وإن لم تؤمنوا لي فاعتزلون خۆ ئەگەر هەر باوەڕم پێ ناکەن وازم لێ بهێن و کارتان بەمنەوە نەبێت فدعا ربه أن هؤلاء قوم مجرمون بەهۆی ئەوەی کە وازیان لێ نەهێنا هانا و هاواری بردووە بۆ پەروەردگارە بەڕاستی ئەمانە کۆمەڵێکی تاوانبارن فأسر بعبادي ليلا إنكم متبعون واترك البحر رهوا إنهم جند مغرقون ئەوسا ئیتر خوددا فەرمانی بۆ نارد کە شەوڕەوی بکە بە بەندەکانم و شار چۆڵ بکەن بێگومان ئەوانە بە دواتاندا دێن جاکە خۆت و ئیمانداران لە دەریا پەڕینەوە دەریا بەجێ بهێڵە بەواڵا کراوی چونکە بەڕاستی ئەوانە سوپایەکی خنکێنراون تیایدا كم تركوا من جنات وعيون ئەوانە چەندەها باخ و باخات و کانیاوی سازگاری زۆریان بەجێهێشت وزروع ومقام كريم چەندەها چێڵگە و بێستان و جێگە و ڕێگەی خۆشیان لە دوا بەجێما ونعمة كانوا فيها فاكهين جۆرەها ناز و نیعمەتی تریش کە ژیانیان بەخۆشی تیادا دەبردەسەر كذلك وأورثناها قوما آخرين ئابە و شێوەیە لەوانمان چەندەوە و کردمانە میراتی خەڵکانێکی تر فما بكت عليهم السماء والأرض وما كانوا منظرين جانە ئاسمان بۆیان گریا و نەزەویش ساتە وەختێکیش مۆڵەتیان نەدرا ولقد نجينا بني إسرائيل من العذاب المهين من فرعون إنه كان عاليا من المسرفين پاشان ئێمە نەوەی ئیسرائیلمان لە سزای چەوسێنەرەوەی فرعون ڕزگار کرد بەڵێ لەدەست فرعون کە زۆر خۆی بە گەورە دەزانی و بە تەواوی لە سنوور دەرچوو بوو ولقد اخترناهم على علم على العالمين وآتيناهم من الآيات ما فيه بلاء مبين ئێمە ئەو کاتانەوەی ئیسرائیلمان هەڵبژارد لە ڕووی ئاگایی و زانیاریەوە و ڕێزی ئەوانماندا بەسەر هەموو خەڵکی ئەو سەردەمەدا ئێمە بەڵگە و نیشانەی ئاشکرای زۆرمان پێبەخشین و بە جۆرەها شێوەی ئاشکرا و ڕوون تاقیمان کردنەوە إن هؤلاء ليقولون إن هي إلا موتتنا الأولى وما نحن بمنشرين بەڕاستی ئەوانە بتپەرستان دەڵێن ژیانمان تەنها یەک جارە و زیندوو ناکرێینەوە فأتوا بآبائنا إن كنتم صادقين ئەگەر زیندوو بوونەوە حەقیقەتە باو باپیرانمان کە مردوون بیان هێننەوە ئەگەر ئێوە ڕاست دەکەن أهم خير أم قوم تبع والذين من قبلهم أهلكناهم إنهم كانوا مجرمين ئایا ئەمانە چاکترن یا قەومی توبع کە قەومێکی دەسەڵاتدار بوون لە پێش ئیسلامدا قڕەیش دەنگ و باسی ئازایەتیانی بیست بوو هەروەها ئەوانەی پێشیان ئێمە هەمووانیانمان لەناو برد بەڕاستی هەر هەمویان تاوانبار بوون
وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين خۆ ئێمە ئاسمانەکان و زەوی و ئەو شتانەی نێوانیانمان بەگاڵتە و بێهودا دروست نەکردووە ما خلقناهما إلا بالحق ولكن أكثرهم لا يعلمون بەڵکو هەمووی لەسەر بنچینەی حەق و ڕاستی نەبێت دروستمان نەکردوون بەڵام زۆربەیان لەم ڕاستیە نازانن إن يوم الفصل ميقاتهم أجمعين بێگومان دوا ڕۆژ کە ڕۆژی جیاکردنەوەیە وادەی هەموویانە سەرجەم يوم لا يغني مولا عن مولا شيئا ولا هم ينصرون ڕۆژێکە هیچ گەورەیەک فریای بچووکی خۆی ناکەوێت و هیچیشیان پشتگیری ناکرێن لەلایەن کەسێکەوە إلا من رحم الله إنه هو العزيز الرحيم مەگەر کەسێک بەزەیی خوددا گرت بێتیەوە بەڕاستی تەنها ئەو خوددایە باڵا دەست و میهرەبانە إن شجرة الزقوم طعام الأثيم بەڕاستی درەختی ژەق نەبوت درەختێکە لە ناخی دۆزەخدا لەناو ئاگردا خودای بەدەسەڵات ڕواندوویەتی و لق و پەلکەکانی بەناویدا بڵاو بۆتەوە بەروبوومەکەی خۆراکی تاوان بارانە كالمهل يغلي في البطون كغلي الحميم هەروەک کانزای تواوە لەناو ورگ و ڕیخۆڵەکاندا دەکوڵێت وەک کوڵانی ئاوی یەکجار گەرم خذوه فاعتلوه إلى سواء الجحيم فەرمان دەدرێت ئەو تاوان بارە بگرن و بەرزی بکەنەوە بەسەر ناوەڕاستی دۆزەخدا و بەری بدەنەوە ثم صبوا فوق رأسه من عذاب الحميم لەوە دوا ئاگر و ئاوی زۆر لە کوڵ بکەن بەسەریدا ذق إنك أنت العزيز الكريم ئەوسا پێی دەوترێت دەبچێژە بێگومان تۆ زۆر خۆتت بەشت دەزانی و خۆتت زۆر بە ماقوڵ دەخستە بەرچاو إن هذا ما كنتم به تمترون بەڕاستی ئەمە ئەو دۆزەخەیە کاتی خۆی گومانتان لێی هەبوو مجادلەتان لەسەری دەکرد إن المتقين في مقام أمين في جنات وعيون لەولا شەوە لە بەهەشتدا لە سایەی میهرەبانی پەروەردگاردا بەڕاستی ئەوانەی کە پارێزکار و دیندارن لە جێگە و شوێنێکی زۆر ئارامدا ژیان دەبەنە سەر لە باخچە و باخەکانی بەهەشتدا لە پاڵ کارێز و کانی و تافگەکاندا دەژین هەمیشە لە سەیران و خۆشیدان يلبسون من سندس وإستبرق متقابلين دەپۆشن لە ئاوریشمی تەنک و ئەستور لەو کاتەدا خۆشەویستان بەرامبەر یەکدا دەنیشن و بەڕووی خۆشەوە بۆ یەکتر دەڕوان و گفتوگۆی خۆش و بەتام دەکەن كذلك وزوجناهم بحور عين هەروەها حۆری چاوگەش و گوڵەنداممان کردووە بەهاو سەریان يدعون فيها بكل فاكهة آمنين بانگ دەکەن تێیدا بۆ هەموو جۆرە میوەیەک بێ ئەوەی بترسن لە تەواوبوون و نەخۆش کەوتن و لە بەرچاو کەوتن لا يذوقون فيها الموت إلا الموتة الأولى ووقاهم عذاب الجحيم لهموی خۆشتر ئەوەیە کە هەرگیز تاڵی مردن ناچێژن تیایدا جگە لەو مردنەی یەکەم جار و پەروەردگاریان لە سزای دۆزەخیش بە دووری گرتون و پاراستونی فضلا من ربك ذلك هو الفوز العظيم جا ئەمە ڕێز و فەزلێکی تایبەتیە لەلایەن پەروەردگاری تۆوە ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بەڕاستی تەنها ئەوەیە سەرکەوتنی گەورە و بێسنوور فإنما يسرناه بلسانك لعلهم يتذكرون ئەی پێغەمبەر
کەواتە بۆیە بە زمانی تۆ ئەم قورئانەمان بەڕوونی و ئاسانی ڕەوانە کردووە بۆ ئەوەی یاداوەری و ئامۆژگاری وەربگرن و دابچڵەچێن. فارتقب إنهم مرتقبون. کەواتە تۆ ئیتر چاوەڕێی پێشهاتنی بەڵێنەکانی ئێمە بکە لە دنیا و قیامەتدا، چونکە بێگومان